فراغ قبل شغلك دەست بەتاڵیت فەراغیت کە ئیشت نییە کارت نییە کارەکان بۆ نمونە ئەم دەست بەتاڵیتە ئیستیغلال کە بۆ خۆت تۆ قوتابیت ساڵەکە بۆ نمونە 8 مانگە 10 مانگە ئیمتیحانتەیە بڵێن مەکتەبتەیە ئەمە بڵێن قوتابخانەتەیە ئەم 2-3 مانگە ماڵ ئەوە نییە کە تۆ ئەم 2-3 مانگە پاڵ بدەیت تۆ بەس بخەوی هەوڵ بە لەم هاوینا بڵێن چی سوود وەردەگری ئەو گەنجانە بۆ نمونە عیلمێ فێر دەبی کاسبیە فێر دەبی شتێک فێر دەبی لە ماڵەوە هەموومان شرط نییە هەر گەنجەکان پیاو بەتەمەنەکان بە شتێکەوە مەشغوڵ بین ئیسفادەی بێ دایکان و خوشکان بە شتێکەوە مەشغوڵ بن ئیسفادەی بێ بە شتێک نەبێ هیچ سوودی لێ وەرنەگرین هەر کاتەکە بەینە سەر و بەخوا با کاتێک بکوژین کات ناکوژێ کات ئێمە دەکوژێ ئێمە ناتوانین کات بکوژین کات جەروە خۆیەتی ئەو خۆرە لە جێگای خۆی هەڵدێ لە جێگای خۆی ئاوا دەبێ سەعاتەکان وە خۆی دێ ئەوە خۆیشی دەڕوا بەڵام عەمری من و تۆ تەواو دەبێ ژیانی من و تۆ تەواو دەبێ ئێمە دەڕۆین ئێمە واز دەزانین زۆر جار کات دەڕوا نەخێر ئێمە دەڕۆین کات وە خۆیەتی هەزاران وەکێمەی خستە ڕێ ڕۆیشت کات هەرماوە ڕۆژ هەرماوە شەو هەرماوە ژیان وە خۆیەتی بەڵام لەوەیە گۆڕانکاری لە هەندێک شت کرابێ ئەوش کە ئەوەی کە ئێمە من و تۆ دەژین تایدا کەواتە ئەو کاتەی کە هەتە زێڕینە ئەم کاتەی کە هەتە دەستت بەتاڵە بەکاری بێنە بۆ شتێکی چاک چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێ وریابە دوای زمانێک تێ و کاتێک دێ مەشغوڵ دەبی مەجالی هیچی تیا نامێنێ پێغەمبەری خوا